ئەگەر تۆ هاتی بۆ نوێژی جمعە، هاتی بۆ نوێژی جمعە تاخیر هاتی، بانگی جمعیدا، یعنی خەتیبەکە لەسەر منبەرە چاوەڕوانی ئەوەیە بانکە تەواو بێ هەڵسێ وتار بدە، تۆش هات لەو کاتە هاتیتە ناو مزگەوت، ئایا چی ئەەکەی؟ ئایا تۆ چۆن معاملەکەی؟ طبعا تۆ لەسەرتە دوو ڕکات وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری سەحابەکەی کرد، فەرمووی کاتێک دانشت فەرمووی نوێژت کرد، فەرمووی نا، فەرمووی هەڵسە دوو ڕکات نوێژ بکە. تۆ لەسەرتە دوو ڕکات نوێژ بکەی، ئەو جا دانشی، ئایا لە کات بانگەکە دوو ڕکات نوێژەکە دەکەی؟ تۆ لە کات بانگە گەیشتووی، یان وەکو چاوەڕوان ئەەکەی بانگەکە تەواو ببێت دوای ئەوە دوو ڕکات نوێژەکە دەکەی، دوای ئەوەش خوتبە دەستی پێکە، خۆ خەتیب چاوەڕێی تۆ ناکات تا دوو ڕکات بکەی. لێرە ئەم مەسئلە ئەم پرسیارە دێتە ناوە. ئێمە سەیرەکەین بانگ، طبعا تۆ چاوەڕوانی بانگ بکەی، بۆیە چاوەڕوانەکەی لەبەرەوەی وەڵامی بانگەکە بدەیتەوە، لەبەرەوەی بانگ دەروتی الله ئەکبەر الله ئەکبەر، توش بڵێ الله ئەکبەر الله ئەکبەر، وەلاخیرە خێری وەڵامدارەی بانگەکە دەستکەوێ کە خێرەکەی زۆر زۆر گەورەیە. وەلەو لاشەو خوتبەی جمعە هەیە و ئەمر کراوە لە کاتی خوتبەی جمعە ئینسان گوێ بگرێ، لە کاتی خوتبەی جمعە ئینسان گوێ بگرێ. وەڵامدانەوەی بانگ لە لای زۆرینەی زۆری عولەما سونەتە، بەڵام گوێگرتن لە خوتبەی جمعە ئەوە قەطعیە و بڕاوەتەوە کە فەرزە متابعی وتاری جمعە بکەی. ئیسا تۆ کامیانەکەی؟ وەڵامەکەی ڕوونەوە بوویەوە. وەڵامدانەوەی بانگ سونەتە، یعنی ئەگەر گوێش نەگری ئەعتیادیە، وەڵامیشی نەدەیت ئەعتیادیە، بەڵام خوتبەی جمعە فەرزە، بۆیە تۆ لە کاتی بانگەکە نوێژەکەت ئەەکەی، بەڵام تۆزێک پەلەی لێ ئەەکەی بۆی لەگەڵ بانگەکە تەواویکەی، یعنی لەگەڵ تەواوکردنی بانگەکە تەواویکەی، یعنی پێی ئەوترێ نوێژێکی خەفیف، یعنی لە جاتی ئەوەی تۆ سوجدەکەت درێژکەیتەوە سێ جار بڵێ سبحان ربي الأعلى، یەک جار ئەڵێی سبحان ربي الأعلى، ڕکوعەکە لە جاتیەوەی سێ جار بڵێ یەک جار ئەڵێی، فاتحەکە لەگەڵ قل هو الله أحد یان لەگەڵ ئینا أعطیناک الکەوثەر سورەتێکی کورت و زوو نوێژەکە تەواوەکەیت و بۆ ئەوەی گوێت لە وتاری جمعەکە بێ. بۆیە لە کاتی بانگەکە هەوڵ بدە دوو ڕکاتەکەت بکە، ئەگەر کەوتیتە کاتی خوتبەکەش زیاتر پەلەی تێ بکە و خەفیفیکە بۆ ئەوەی گوێ لە خوتبەی جمعە بگری.